ناوێک بوو کە کاڵێن هەنگاوی 1000 میل بڵین سەفەری 1000 میل بە یەک هەنگاو دەستپێکە ئێمە ئەم هەنگاوەماننا بۆ ئەوەی لە کوردستان بە تایبەتی و لە شاری سلێمانی بتوانین بە خێوکردنی باڵندە بەرەو پێشەوە بەرین. ئەمە کارێک بوو ئێمە بە ئەرچی کۆمەڵێ بە خێوکەری ئەم شارە پێی هەستاوی. ئەمە ئەرچێک یعنی خۆمان هەستاوین بەم کارە ئەگەر کەم کوڕێگە بوو بێت ئەگەر هەر شتێگە بوو بێت ئێمە هیکین بە بەردی بناغەیەک بۆ داهاتوومان بۆی کاری جوانتر بکەین. هاوڕێیان ئەگەر ئەم فیستیڤاڵە سەرکەوتوو بوو بێ ئەوە هەموو بە خێوکەرانی ئەم شارە و کوردستان سەرکەوتوو بووە. ئەگەر کەم و کوڕێکی هەبوو بێ هەمومان کەم و کوڕیمانە بووە. هیوادارین لە مەودووە ئەم جۆرە کارانە هەموو بەشداری تیا بکەین بە هەموو شێوەیەک. ئێمە سپاسی هەموو لایەکەین، سپاسی زۆر بەڕێز هەنێ برادەرێ لە 2-3 مانگ لەمەوە پێشەوە ئیشەکا بۆ ئەم فیستیڤاڵە لەوانەیە دیار نەبن. هەنێک کەسی کە هەیە مامۆستامانەیە کە زۆریان ئێستا لێرەن و داوای لێبوردنی شەکەی لەگەر ئیشێکمان بیر چوو بێت. ئێمە لەم فیستیڤاڵانەوە نەمان لەدەست هاتووە. ئێمە هەوڵمان ناوە چەند بە خێوکەرێکی کۆنی ئەم شارە کە مامۆستای ئێمەن و مامۆستای ئێمە بوون کە ئێمە هەوڵی ئەومان ناوەیتر لەمەوە دوا ڕێژگەی ئەوان تەواو بکەین. ئێمە هەوڵین لەم فیستیڤاڵە ڕێزبوو و ڕێزلێنانێک شتێکی شادێکی بەسیط یان بڕوانامەیەکیان بینێک و سوپاسێک بۆ ئەوان کە ئەمڕۆ هەوڵین لە ڕێگی کا عوسمان ناوەکان بخوێنێتەوە بەس ببورن کاک عەزیز. لە سەرەتا پێشەوەی بکەین ئێمە چوار کچۆڵی جوانمانەیە 3 ڕۆژ خەریکی بەبێ ئەوەی تەوان ئەو 3 کچە کچی کاک سالارن بیدات هیچ نیشان نازانی شەو ڕۆژان سەرێک بۆیان فێری ئەوە کرد کە دەموچاو پشیلە بێت یا هەر شتێکی کە بێ بیکەن. 3 ڕۆژە زۆر ماندوون و ئێمە بە ناوی هەموو فیستیڤاڵەکەوە خۆشحاڵە بین و ئەگەر بتوانین ئێمە ئەو منداڵانە کە وەکو یەکەم کەس لەم فیستیڤاڵە کە سوپاسنامەیان بینێ ئەگەر کا عوسمان بیخوێنێتەوە ئێمە سوپاسیەکەین. سپاس بۆ هەمووتان. یەکەم ناو لاوین سالار. لاوین سالار. زوو پێتان بکوە. پیرۆز بێت دەستی خۆش بێت ئینشەڵڵا. دووەم ناومان لارێ سالار. ڕۆزا سالار. خۆشی سالار. دەست خۆش بێت. کاکە تازین ئەمە یەکەم جارمانە با بچینەوە دیرۆکە عوسمانڵێ. کا عوسمان جان ئینجا بە خێوکەرەکان مامۆستا عوسمانیان خۆشتی تیای. تەمان وەکوتمان ئەمە سوپاس و پێزانینێکە بۆ بە خێوکەرە ئەوانەی کە تەمەنی چەند ساڵێک لەمە بڵین بە خێوکەرە کۆنەکان کە وەکو لە ساڵەکانی ئەفتاوەشتاوە چەندەها ئەوان بەڕاستی ئەوان بوونەتە ئەوەی ئێمە بتوانین ئەمڕۆ ئەم کارە بکەین. زۆر سپاسیان دەکەین و وەکو ڕێزلێنانێک هەوڵین ئەمڕۆ ئەم ڕێزلێنانان پێ ببەخشین بە سپاسە. بەرەزان یەکەم ناومان مامۆستا عوسمانە. عوسمان ئەبووبەکر مستەفا لە هەرە کۆنەکانی بازاری کوردۆ و تێربازەکان بووە لەگەڵ خۆمانە پیرۆزبایی دەکەن.
بەڕێز کاکە چیا ڕەوڵ ئەگەر هاتووێ کاک چیا کاکچیا دوای ئەو خۆم پیرۆزبایی لە خۆتان و لە خۆشمەوە ئەوان کە ئاسمانێکێکە لە بەکەوکەرەکانی شاری سلێمان مامۆستای هەموومان نەمان بەڕێز کاک عوسمان حەسەن بەڕێز کاک عەلی کەریم عەلی كاك علي جان بەڕێز کاک تایر محەممەد پەرست ئەویش نهاتووە بەڕێز کاک محەممەد غەری محەممەد ئەوە لە بەرەکانی بەڕێز عومەر قادر عەلی عومەر بەڕێز عەلی ڕەشید تەقریب كاك سورات زور كشف بەڕێز سالار جەلال بەڕێز کاکە ڕەحیم کەریم کاک ڕەحیم بەڕێز کاکە یووا محەممەد پەرست ئەویشە لە بەرەکانی نعم مظبوط بەڕێز کاک محەممەد کەریم ئەمین دەستان خۆش بێ بەڕاستی چەند ڕۆژێکە کۆمەڵێک فۆتۆگرافەر خۆبەخشکارەکەن پێمان خۆش بوو لەم ڕۆژداە ڕێزلێنانێک لە بەرامبەر ئەرک و ماندووبوونی ئەوان ببەخشین بەڕێز پێشەوا حەمەد سەعید ڕامیا تۆفیق قادر رابر هاري قادر ستار عارف هاري قادر شفان علي رضا احمد داوالا خاتو بنارەتی بنارسەردار وەک فۆتۆگرافەرێک بێت ئێرە ئەژین حەمید ئیبراهیم